چیای کە وازیری پیاغەمبەرە کە خۆشەویستی خۆتە کە خۆشەویستی پیاغەمبەرە کە خۆشەویستی ئومەتی ئیسلامە خوای ئێمەشی خۆش بێ خوای ئێمەشی خۆش بێ خوای ئێمەشی خۆش بێ خوای لە خۆشەویستەکانی خۆبی لە قایبەی سەربەرزانی لە قایبەی بەختەوەرانی لە قایبەی سەبیەکانی لە قایبەی هیدایەتدراوەکانی لە قایبەی ئیستیقامەکانی وان کە ئیستیقامە وەرەگرن خوایان وایە کۆمەڵی خوشببوونامان لە ماگی ڕەمەزانە هیدایەتیان خوا دامەزرایان کەی خوا عاقبەتیان بەخێر بجەری وایە دەرێن گەڕنەوە سەر خاپەکانی یا الله یا الله یا مقلب القلوب یا مصرف القلوب ئەوانەی کە لە ماگی ڕەمەزانە ئیسفادەیان لەم عافاتە کردووە خوایە دامەزراوێکی لەگەڵ ئێمە وایە دامەزراوێکی لەگەڵ ئێمە وایە ماکەی بە ئەسبابی هیدایەت وایە ماکەی بە ئەسبابی هیدایەت وایە ماکەی بە ئەسبابی هیدایەت ئەم برا بەڕێزانە ئەم خوشکە بە حرماتانە لەبەر خاتی تۆ حرمەت لێمە خوا حرمەتیان بگری خوا جەزایان بیتەوە وایە جەزایان بیتەوە ئێمە عەبدێکی زەلیل و داماوی هیچمان پێ ناگرێت بەڵام تۆ دەسەڵات زۆر هەموو دەسەڵاتە خوا جەزایان بیتەوە وایە حرمەتیان لێ بگری کە حرمەتمان لێگرن وایە ماڵی تۆمان ئاوادان کردووە